دەستی ئەو میلەتەی ماچەکەم کە بەرومی خۆماڵی ئەخواوە مەخصوص لەم کاتا کە جوتیار بە هۆکارێکی خەتەرناکە ئاڕوا بە هۆکارێکە ئاڕوا کە هیچی دەست نەکەوێ جارێ لەوە داواکارم لە میلەت بەرومی خۆمان بخۆین و حملەیەکیش بکرێ بۆ ئەوەی کە هیچ نەبێک ئەم 5-6 ملیۆن کوردە بتوانین 5-6 ملیۆن سنووقی تەماتە بکەین بە دۆشاو بۆ زستانمان و 5-6 ملیۆن سنووق تەماتە لەتکە بکەین و هەڵیگرین بە وشکی بۆ زستانمان و ئێستش ئالەت زۆرە وەگم جەمیدە وەک ئەوانە کە پێی هەڵگرین تقریبا ئەچێتە 15-20 هزار سنووق تەماتە 15-20 هزار سنووق تەماتەش لە 15-20 هزار ملیۆن سنووق تەماتەش لەم کاتا وەک ئەوەیە بازارکردنێکی بۆ بدۆزرێتەوە جام ئایا دۆشاو چۆن دروستەکرێ سێ ڕێگەمانەیە ڕێگەیەکیان ئەوە بەسەر سینی خۆتانەزان باو باپیرانمان لە کاتی کۆن و هاتووە بە سینی و لە سەربانەکانە و پەڕۆیەکی تەنک بین بەسەر لە بەرەوە پیس نەبێ ئەتوانین بەو ڕێگەی دووەمانەیە بە تورەکە پڕەکەین لە ئاو تەشتەکەینە بنی و لەبەرەوەی ئاوە سافیەکەی لە ناویا بمێنێت و ئاوەکەی تریشی دەربکاتە دەرەوە سێ بە کوڵاندن ئەتوانین وەک ڕبە ناریش بیکوڵین 2 ساعاتێک خۆردی با و خوێەکەین بەسەریە بۆ ئەوەی تەم هەڵنێنێ جا ئەگەر تا خوێی تۆزی زیاتر بێ لە کاتی لێناندنە لە کاتێکا کەیکەی بەچێشت ئەتوانین خوێی کەمی تێکەین خوێی تێنەکەین کاتێکی زۆری ناوێت چکە ئێستا جەو گەرمە ئێستا کە گەرمە ڕۆژێ بۆ 2 ڕۆژەوێ بە دۆشاو ئەم باسی کە ئێمە باسیەکەین ئەمە ئیشێکی پەلەیە لەبەرەوەی ڕەنجی جوتیاران ئەم ساڵ بە فیڕۆ نەدرێ لە باتی ئەوەی مەسەن ئێستا کارگە دابریە و 2 ساڵی پێ بچێ و 3 ساڵی پێ بچێ ئێستا ئەتوانین هەڵمەتێکی کارگەیەکی بچووک دروستکەین لە ڕێی دەسۆ وەک پشگیریکی جوتیاران بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ مەسەن بڵێ هەموو ساڵی بایمە لەسەر سینی بیکەین ئەمە ئەگەر بتەوێ تەماتەیەکی زۆر لە وڵاتە یا خەیارێکی خەیارشۆری لەم وڵاتە یا ڕبەنارێک و ئاوی هەنارێک لەم وڵاتە ئەبێت دانیشین پیلانی بۆ دانین و معمەلێکی زیایی بۆ دانین و هەلی کار بڕەخسێنین و دەرچوانی کەرتی کوشت و کاڵی تایاییش بکە و گەنجی ئەم وڵاتە تایاییش بکە و کارگەکە بۆ ئامانجە بنیادنراوە کە بەرهەمی ناوخۆی تێدا بکرێ بە دۆشاو و بۆ ئەوەی هەم جوتیارێکی زۆر لێ سوودمەند بن و هەم بەرهەمەکەش ینی لە ساسەد ناوخۆی بێ بەڵام ئەوان ئەڵێن کۆمەڵی گیر و گرفتمان هەبووە لە ئەو بڵێن ئامێرانی کە کارگەکەی لێ دروستکراوە هەوڵمان داوە لە دەرەوە ئامێری تازە بێنین بۆ ئەوی کارگەکە پێش بخەین و بە قسەی خۆیان بەنیازن لە ئایندا بڵێن تەماتی ناوخۆی بەکاربێنن بۆ خستنەوە گەڕی کارگەکەیان بەڕاستی ئەم کارگەی ئێمە نزیکەی 6 مانگە کارەکانی ڕاگیراوە لەلایەن وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستانەوە لەسەر چەند کێشەیەکی لاوەکی یەکێک لە کێشەکان ئەوەیە وایە ئێمە لەسەر قوتووەکە نووسیمانە دۆشاوی خۆماڵی تەماتەی شارە زوور ئەوان ئەڵێن ئێوە ئەم تەماتەیە کە وەری ئەگرن تەماتەی هاوردەیە بۆتان نییە بنووسن خۆماڵی لە کاتێکە ئێمە 6 مانگ بە تەماتەی خۆماڵی کار دەکەین و 4-5 مانگیش کە تەماتەی هەرێمی کوردستان کەشوهواکەی ناگونجێ لە زستانە لە دەرەوەی هەرێم دۆشای مڕەکەز زێنین و تعبئەی بۆکەین ڕۆژانە ئێمە 200 بۆ 250 تن تەماتەمان لە جوتیارە بەڕێزەکان وەردەگرت لە کاتی خۆیدا بەڵام لە پلانماندا بوو کە ئەو ڕێژەیە بۆ 3 ئەوەندە و 4 ئەوەندە و 5 ئەوەندە زیادکەین لە پلانماندا بوو کە ئێمە ئێستا حالیەن لە ساڵ 20 پێداویستی هەرێمی کوردستان پڕ دەکەینەوە وامان کردبوو کە لە پلانێکی درێژخانە بوو کە بتوانین پێداویستی هەرێمی کوردستان هەمووی پڕ بکەینەوە لە پلانماندا بوو ئێمە کە نزیکەی 2000 بۆ 3000 هەلی کار بۆ ئەو ناوچەیە بڕەخسێنین بەڵام بداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە جیاتیەوەی کە هاوکاریمان بکە ئێستا کارەکانمان تا حدێک لەلایەن وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستانەوە ڕاگیراوە ئەو تەماتە کوردیە وردە لەبەر ئەوەیە کە تۆوی زیاتر تایە و
ئاوی کەمترە بۆ دۆشای تەماتە ناشێ بەڵام چەند جۆرێکی تر هەیە کە جوتیارە بەڕێزەکان بەرهەمی دەهێنن بۆ دۆشای تەماتە ئەو گونجێ هەر لە کەلارەوە تا شارە زوور تا دەشتی هەولێر تا پێنجوێن ئەو تەماتەی کە ئێمە توانین بەکاری بێنین لایانی حکومی زۆر سەردانیان کردوین و بەڵێنی زۆریشیان پێداوین ئەم پرۆژانە پرۆژەیەکی استراتیژیە ئێمە زۆربەی سەرمایەکەم من لەم پرۆژەیە سەرف کردووە لە هەموو وڵاتەکانی دراوسێمانە بە ئێرانیشەوە کە ئەو اقتصادی زۆر ڕووخاوە ئەم پرۆژانە زۆر هاوکاری ئەکرێن